بەڕێزان ئەم شتانەتان پێڵم لەسەر تێگەشت. یەکەم، کاتێک کە تۆ شتێک تێناگەی، یەکەم شت پەیوەندی بە خودی زمانەوە هەیە. زمان ئایا تۆ وشەکان تێگەی؟ وشە تێگەی؟ بۆ نمونە عیبارەتێکە بە ئینگلیزیە یا بە عەرەبیە یا بە فەڕەنسیە یا بە کوردیە. ئەگەر وشەکان تێناگەی کەواتە یەکەم شت ئەبێ بڕۆی بزانین وشەکە یانی چی. ئێستا من دێڕێکی فەڕەنسی بخەنە بەردەم لە کاتێکە لەوە 1000 کەلیمە فەڕەنسی بزان، بە احتیمالی زۆربەی وشەکان نازان. کەواتە ئەمە کە نایزانم نیشانەی نیە گێلم، نیشانەی ئەوە نییە مێشکم نایکە، نیشانەی ئەوەیە یەکەم شت تۆ وشەکان نازان. دوو، جاری وایە تۆ بۆیە تێناگەی لەبەرەوەی ئەم شتە هی ئاستێکی سەروترە، تۆ لە ئاستی پێشوە ئێهمال بووی. بۆ نمونە مامۆسایەک لە کاتی وانەکە ئەڵێ ڕێژەی ناوەند دەرەکەین، یان بۆ نمونە ئەڵێ مۆدریت دەرەکەین، یا ئەڵێ میدڵ دیاری ئەەکەین. تۆ زەمانێکە لە پۆلی 7 و 8 و 9 بووی بیرکاری لە بیرکاریە ئێهمال بووی، ئەساست نییە. مامۆسا لەوێ باسی ستاتیستیکەکە، باسی ئامارەکە. کە تۆ تێناگەی نیشانەی ئەوە نییە تۆ تەمەڵترینی گروپەکەی، نیشانەی ئەوەیە تۆ لەم مەوزوعە ئەساسیاتنی. کەواتە من ئەم ساڵ تەلەبەمان هەبوو، ئەوت مامۆسا چی بکەم بۆ ئەوەی ساڵی داهاتوو کە ئەچم بۆ پۆلی 12. وتم باشترین شت ئەوەیە هێشتا پۆلی 11 دەستی پێ نەکردووە، هەر لە پۆلی 7 یەک مڕاجعی سەریعی بیرکاری بکەیتەوە. وەڵا بەگوێی کردم، مراجعی بیرکاری کردەوە تا مەکتەب، ئەم ساڵ مەکتەب تاخیر بوو، تا مەکتەب دەستی پێ کرد، هەموو بیرکاری مراجعە کردەوە، گەشتەوە پۆلەهی. ئەمە ضرورە. ئێستا بۆ نمونە من باسی مەوزوعێکی فکریەکەم، تۆ لە ژیان تا گوێ و لە کەس نەگرت بێ، مەقالەیەکە نەخوێند بێتەوە، لە زانکۆیەکی باش تەخەڕوجێنە تێ ناگیت. وەکو چی وایە برادرێک مێ کوڕی چاکە، بەڵام هیچ شارەزایەکی دینیە، لەبەرەوەی عایلەکەی ئەوان کەسیان متەدەین نەبوو. اینجا شتی زۆر خۆشی وەی جێڕامەوە، ئەیوت مامۆسا چوە بۆ حەج، هاتووەتەوە باسی حەجی کردووە لە پۆلە، ئیتر وتبووی لەوێ کاتێکە بەردەکانمان هەر ڕەجمیش شەیتان، ئەڵێ منیش بەردوەشاندن وا هاتە پێشچاوم، لەوێ شتێ دائنن بزان کێی پێکێ. ئەڵێ منیش وتم مامۆسا پێکاو، وتی لە ناکایەکە هەموو پۆلەکە بوو بە قاقای پێکەنین. ئەم فەقیرە پێشەکە پێشینەی نییە، هیچ لە مۆزوعەکە تێنەگەشتووە فەقیرە. یان وتی لە شوێنێ بووین، برادرێک هەو بۆ لامان، وتی ئەوانی تر هەر مناقەشیان لەگەڵا، وتی لەبەری من هیچ شارەزایەکی دینی نییە، هەموو شتەکان تازە بوو، بەجددی گوێم لێگرت. وتی ئەویش هەر باسی ئەوەی کرد کە لە صحیحی بوخاریە وا هاتووە، ڕەیەکی ئەوان غەڵەتە، ڕەیەکی ئەمان ڕاستە. لەبەر وتی هەر زوو هەر ئاماژەی بەوە کردو ئەوانە. ئەڵێ وتی تخوا من لەسەر حەقمیان ئەوان. وتم یعنی تۆ فەریقی بوخاری؟ وتی تووڕە بوو لێم، وتی خۆمە تۆپی پێ نییە. اینجا قسەکە لەسەر ئەوەیە خۆم شتانە شتی سادەن، بەس هاتۆ سیرکە ئەم نەفەرە هیچ پێشەکیەکی نییە، ئەژینە کوڕێکی زیرەکە، هیچ شتێک نییە کە پێشتر بیست بێتی، ئەساسەکەی نییە، یعنی ئەسڵ نازانێ مەوزوع چییە. کاتێک کە تۆ لە شتێ تێناگەی ئەکرێتەوە هیچ ئەساسیاتێک نەبێت، ئەکرێتەوە هیچ مقدمەیەک نەبێت کە ئەمان کە قسە ئەەکەن یا نووسەرەکە شتێک ئەنووسێ خۆی وای داناوە کە تۆ لەو شتانە تێگەی. ئێستا بۆ نمونە من کتێبێک ئەنووسم بۆ تەلەبەی جامیا، معقول نییە لە کتێبەکەمە ئەو شتی مناڵێکی سەرەتاییش ئەیزێنێ هەر شەرحی کەم و بیهێنمەوە و باسی کەم. ئەو کاتە کتێبەکەی من ئەبێ بە 1000 لاپەڕی تاقەتی بخەنێتەوە. بۆیە منیە کتێبێکی 200 لاپەڕی ئەنووسم. ئەمە نیشانەی نییە بێ هەموو کەسێ تێبدا. کەواتە بەڕێزان، یەکێک لە مهمترین شتەکان بۆی ئاستی خۆ بەرزکەیتەوە، ئاستی خۆ بۆی لە تێبگەی بێ ئاستی خۆت بەرزکەیتەوە. اینجا موضوع چییە؟ پێشتر باسم کردووە، یان ئەدەبیاتە، یا دینە، یا فەلسەفەیە،
یا زانستن. تۆ ئەوەی بە تایبەتی لە مەکتەب ئەخوێنرێ، خەڵک ئێڵێ منهەجی ئەمە ئیسفادەی نیە و قسانە زۆرەکرێ، ئەمە مەرجێ تۆ بکا بە کەسێکی مهم، بەڵام ئەمە ئەساسیاتێک گەیا بە تۆ. یعنی تەسەورکەن من ڕۆژێکیان نەفەرێکە لە ئاستێکی زۆر بەرزایە گیری خواردە بوو بەدەست ئەوەوە بۆچی ئەوترێ سەدەی 21. ئەوە بۆ نمونە بۆچی لە هێشتا 1970 ئەوترێ سەدەی 20. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە ئەو ئەساسیاتە بیرکاری و عەقڵی و مەنتیقی کە لە بیرکاری پۆلی 6 و 7 هەیە نایزانێ، بەڵام ئێستا بووە بە عەلامەی فڵان شت و دنیای شەهادەی بەرزی. بەڕێزان ئەساسیات زۆر مهم. یعنی کابرا قول و فری زانست لێک جیا ناکاتەوە، بەرەبەرە بووە بە مامۆسای زانکۆ. ئێستا با لە بوارەکەی خۆشیان شارەزابێ، یا بۆ نمونە کەسێکە مێزەرێکی گەورەی ناوە بەسەریە و فتووا بۆ خەڵکەیە، بەڵام ئەم نەفەرە بە ئەساسیاتە نەڕۆشتووە، لە بەسیترین شتەکان تێناکات. من تعجبم لە چی کرد؟ ڕاغیبی ئەسفەهانی نزیکەی 950 ساڵ لەمەوە پێش عالمێکە کە بە کتێبی هینا ناسراوە، مفردات، ئەوەی کتێبێکی هەیە کەلیماتی قورئانی شەرح کردووە. ڕاغیبی ئەسفەهانی کتێبێکی هەیە تەفسیل النەشئەتەین، زوو خوێندوومەتەوە. ئەم لەم کتێبە شتێک باسەکە بۆ ئەوەی تێبگەی، بۆ ئەوەی خوێنەر تێبگا، نمونەی فیزیای ڕووناکی هێناوەتەوە. ئێوتم کابرا تەلەبەی ئێستا تەلەبەی ئەعدادیە هێشتا لە مۆزوعی فیزیای ڕووناکیەکە تێنەگەشتووە. ئەم 1000 ساڵ لەمە پێش کتێبێکی نووسیوە نمونەکەی بەوە هێناوەتەوە. وەرە ئەوە مقارنەکە بە کەسانێکی ئێستاکە لە کۆمەڵگەی ئێمە جاریان قسەی زلەکەم، هیچ جۆرە ئەساسێکی زانستی نییە. یعنی شتە بیداییەکان هەر نازانێ. یعنی بۆ نمونە هیچ ئەساسیاتێکی نییە لە بیرکاری، لە فیزیا، لە کیمیا، لە نابێت تۆ پرۆفیسۆریش بی لە هەر بوارێکە ئەم ئەساسیاتت نەبێ، شتەکە لە وەکو خانوویەک وایە یەکسەر لەسەر ئەو دەشتە دەستکەی بە دیوار لێ. پێتر ڕاستە لەوەی خانوویەکی جوانی بەرز بێ، بەڵام بناغین کەواتە هۆکارێکی تێنەگەشتن نەبوونی ئەو بناغێ. بەڕێزان ئێمە ومانە بناغەمان نین، بام بەسەڕاح بێتم. ئێمە ومانە لەبەر چی؟ لەبەرەوەی لە وڵاتی ئێمە خوێندنەکە خوێندنێکی مەزبوط و ئاستبەرز نەبووە. من دوایی خۆم ڕۆشتم مطالعی بیرکاریم کردو، من خۆم دوایی ڕۆشتم مطالعی ئینگلیزیم کردووە، من دوایی خۆم ڕۆشتم شتم لەسەر فەزا خوێندوەتەوە. نابێت، یعنی ناکرێت و ئەساسیاتە و نەبێت. دوایی ئەبێت چەند ئەساسیاتی ترمان لە دەست دەرچوو بێت. باشە ئەبێ کە حەزت لە عیلمە بی، ئامادە بی کۆمەڵە کتێبی جۆرا جۆر بخوێنیتەوە. یعنی ئەساسیاتێکت هەبێ لە بناغە فکریەکان، ئەساسیاتێکت هەبێ لە بناغە زانستیەکان، بووی لە شتەکان بەلایەنی کەمە لە شتەکان تێبگی. ینی اینجا ئەمە تێگەشتنی پێشوەخت. زمان بە تایبەتی وشە و قەواعید، وشە و زانین و قەواعید لەگەڵ زانستی پێشوەخت، ئەساسیاتی پێشوەخت. ئێستا ئیتە ناو نووسینەکە. ئێستا نمونەتان بۆ ێنمەوە. نووسینێک گوێتە بەردەست. بەڕێزان نووسەر فکرەکەی خۆی وا داڕشتووە. چی کردووە؟ فکرێکی لە خەیاڵا بووە، پەرەگرافێکی نووسیوە. ئەم پەرەگرافە ئەگەر هەر ئاوا بچی بەسەریان مستەحیلە تێ بۆ لەبەری ئەم نووسەرە زۆر شارەزای داڕشتن نەبووە. فکرەکەی خۆی سێ چوار ڕستەی لەتکراون لکاون بەیەکە. ئێستا بە تایبەتی منهەجی مەکتەبی خۆمان کە تەلەبە زۆر جاڕقی لێ بوو، خەتای ئەوە بوو تەرجمەیەکی سەقەت کرابوو کە تۆی خوێنیتەوە جارێ مەعنا نایە بەدەست. بۆچی؟ لەبەر ئەوەی تۆ بەم مستەوایەوە لەوە تێناگەی. هۆکارەکە ئەوەیە لە ڕووی زمان و داڕشتنەوە کێشەی تایە. لێرە گرنگترین خاڵ من بە تۆی بڵێم بۆ تێگەشتن ئەوەیە بێ شیکەیتەوە، نووسینەکە شیکەرەوە تێگەیت. جا بۆ تێگەیشتن من ئاماژە بە 1-2 خاڵەکەم، بەس ئەم 1-2 خاڵەت جێبەجێ بکەن تێگەن. خاڵی یەکەم بە دوای شتی سەرەکی و لاوەکییا بگەڕێ. سەرەکی لاوەکی
باشە لە دوو مۆزوعە بە دوای سەرەکی لاوەکییا بکە لە خودی داڕشتنەکە چی لاوەکیە لای بە یەکسەر تێگی جاری وا هەیە نووسەرمان هەیە بەڕێزان کتێبی نووسیوە لە زانایانی کۆنی ژەمانە و تازەکانی ژەمانە خەڵکی زۆر بەناوبانگیشمان هەیە درێژدادڕی کردووە درێژدادڕی یعنی ئەوەنە هێناوێتی و بردوێتی پێنج لاپەڕی خوێندووە نازانی مۆزوعەکە چییە ئێهی وا هەیە ئەم پێنج لاپەڕی بە دوو قسەی جوان دەربڕیوە کەواتە تۆ ئەتەوێت تێبگەی نابێ بڵێ خەتای نووسەرەکەی ئەمە ناکری چکە ئێمە ناچاری من ناچارم ئەم عیلمە فێر بم ئیتر نووسەرەکە چۆنی نووسیوە چۆنی تەرجمەی کردووە بەڵام خوای گەورە ئەوەندە عەقلیاوە بە من بێم مۆزوعەکەشی کەمەوە اینجا ئێستاکە کام تێکستە زۆر قورسە لە ئەحیایە لە بۆ نمونە دەروونزانیە فەلسەفەیە دینە کام نووسینە زۆر قورسە وەرە ئەمەی کە من ئەیڵێم بەسەریا تەطبیق طبعا ئینشاءالله کە تۆ سەرنجت باش کردووە تەرکیزت باش کردووە یادگەت باش کردووە ئەم مۆزوعی تێگەشتنە باشەکەی ڕزگار تەبێت لە شتێک ڕزگار تەبێت ئەویش ئەوەیە ئەوەندە دەستەوسان نابی لە وەرگرتنی عیلمە یعنی تۆ کتێبێک گێتە بەردەمت ئەتوانی سەری لێ دەرکەی ئەتوانی لی تێبگەی من لە زانکۆ مامۆسامان هەبوو باوەڕکە شەرحەکەی سەر لێ تێکدام یعنی مامۆسامان هەبوو ئەکاونتینی پێوتین ژمێریاری هەر ئەو شەرحەی کە ئەو ئەیکرد بەڕاستی جۆرێ بوو لەسەر لێ تێکدام ئەیتر ئەم گوت مامۆسام بۆ نمونە ئەمە چۆن گەشتی بەم دەرەنجام this and look at this you can combine ئەیوت سێری ئەمەکە سێری ئەمەکە توانێ مانە پێ ئێسەش نەمزانی هەڵێت اینجا تەلەبەکان زۆربیان ئەکەوتن داوایان ئەکرد کە من سەعیان پێ بکەم منیش خۆم هیچ تێ نەگەشتم یعنی حسێب کە مانگێ دوان سیان ئەڕۆشت خۆشم هیچ لە مۆزوعەکە تێ نەگەشتم بەڕێزان باوەڕ بکەم دوو ڕۆژ سەعیمان کرد لە هەر هەمووی وەرزەکە تێگەشتم باشە کەواتە من کاتم کشتووە سێما کەواتە من کاتم خۆم دانیشتمە ئەوڵ و ئاخری تێگەشت دوو ڕۆژ خۆم تێگەشتم دوو ڕۆژەکەی تر ئەمە گەر تێگەشتن بووە دوو ڕۆژەکەی تر عادەتەن یەک ڕۆژی ئەما بۆ ئیمتیحان بە وەجبە تەلەبەکانە هاتن دەرسەکەم بۆ شەرحەکردنەوە باوەڕکەن زۆربیان بە شەرحەکەی من دەرەچوون قسەکەم لەسەر ئەوە نییە بڵێم من زۆر بلیمەت من ئەمێ پێ بڵێم تەکنیک هەیە تۆ ئەتوانی بەم تەکنیکە لە مۆزوعەکە تێبگەی ئەسڵەن زۆر جار مامۆستا پێویست نییە یعنی خۆی زۆر خۆشە یعنی سە من بیرەکەمەوە چەند خۆشە دانیشی مامۆسایەکە هەبێ شتەکە بۆ شەڕەکە بەڵام ئەمە عادەتەن نالوێ ئەم جەوە نالوێ ناشکرێت دەستەوسان دانیشین تا خوای گەورە ڕۆژێک بێنێتە پێشەوە کە ئێمە دانیشین بۆ فێربوونی عیلم ئەوە ناکرێت اینجا دوای ئەوە ئێمەش کوێ خۆمان یەکلایی کردوێتەوە ئەوسا کەسێک کوڕەکەی ئەنارد بۆ مەدرسەیەک ئەم کوڕەی شەو ڕۆژ لەو مەدرسەیە ئەمایەوە دوای ساڵێ دوو ساڵ لەوێ لە وەرگرتنی عیلم ئەچوو ڕاوێژی ئەکرد و ئەیپرسی و ئەیان نارد بۆ مەدرسەیەشی تر لە منطقەیەشی تر ئیتر تو حسێب کە ئەم نەفەرە 10 ساڵ فەقیرە نانێکی ئیسراحەتی نەخوارد فەقیە بوو بەڵام دوای عالمی لێ دەرچوو بڕۆ ئەو کتێبە کۆنانە بزانە کێ نووسینتی چۆن نووسراوە